باسە باسی زیاتر لەسەر ئەم تەوەرە گرنگە دەچینە لای میوانەکەمان. مەریوان نادر ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی عێراق کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک مەریوان سڵاو لێبێ و بەیانیت باش، ومێ دەکەم زۆر باشوی. پرسی کەرکووک پرسێکی هەستیار و گرنگە بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. پێت وایە بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد چەند گرنگە و هەروە سەلمێنەر و بەڵگەنەویستی ئەوەیە کە ئیتر پرسی کەرکووک دەتوانرێت لە بەغداد یەکلا بکرێتەوە. ئەم کاتی ئێوە ئەم کاتەی تەواوی بینەرانی کورسات باش سپاس بۆ تۆ. طبعاً سەبارەتە پرسیارەکەتان ئەوە ڕوونە بەهێزبوونی یەکێتی لە بەغداد هەم بۆ کوردستان هەم بۆ ناوچەدابڕاوەکان و بە تایبەتی بۆ کەرکووک زۆر گرنگە. گرنگی ئەمەش خۆی لە چەند ڕوویەکەوە ئەبینێتەوە، لەوانە لە ڕووی سیاسیەوە. خۆتان نەزانن دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی سەرۆک مام جەلال بۆ ئیدارەدانی عێراق لە هەموو خۆناغە جیاوازەکانی خەباتە ڕوون و ئاشکرا بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیای هەبووە بۆ ئەوەی کە سیستەمی سیاسی نوێی عێراق دەبێت چۆن بێ و با بڵێن هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو سەردەمی عێراقی لە دیدی یەکێتی تێگەیشتون کە زۆر ڕوون و شەفاف بووەوە. هەر ئەو دیدەی یەکێتیش دوجار بووەتە بناغی داڕشتنی سیستەمی سیاسیوی نوێی عێراقا و هەوڵ و خەباتی سیاسیانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێستقراری عێراق و بۆ بەرەو پێشچوونی عێراق لە بەرچاو ئەژیرێ لەبەرەوە پێگەی یەکێتی لە ڕووی سیاسیەوە لە بەغداد و لە ناو هێزە سیاسەکانی عێراق لە وەسەتی سیاسیە زۆر بەهێزە، بۆیە زەڕورە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا بەهێز بێت، لە ڕووی سیاسیەوە کورد بەهێز دەبێت. هەروەها لە ڕووی ئەمنیەوە یەکێتی تاکە هێزە لە باشووری کوردستانە کە هێزێکە خاوەنی بیرروباوەڕی نەتەوەییە کە سەرسەختانە پابند بووە پێیوەست بووە بۆ بیرروباوەڕی خۆیەوە و دیفاعی لێ کردووە و هەموو یار و نەیاری کورد ئەوە دەزانن کە یەکێتی تاکە هێزی نەتەوەیی خاوەن بیرروباوەڕە لە باشووری کوردستانە کە ئەمەش کلیلی بەهێزبوونی نەتەوەیی ئێمەیە لە باشووری کوردستانە و هەر لەبەرەوەیە بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان زامنی مافەنەتەوەییەکانمانەکە لە ئاستی عێراقا. هەروەک دەزانن ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی نەتەوەییەوە لە پارچە دابڕاوەکانی تری عێراق یعنی کوردستان با بڵێن پارچە دابەشکراوەکانی تری کوردستان چۆن بووە ڕوئیە یەکێتی هەموو خەڵکی کورد لە هەموو جیهانە دەزانن کە ڕوئیە یەکێتی چۆنەوە. بۆیە زەڕورە لەو ڕۆوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بکەین تا لە ڕووی ئیستقرار و لە ڕووی ئەمنیەتەوە مافی کورد پارێزراو بێ. بە تایبەتی لە ناوچەدابڕاوەکان خۆتان نەزانن لەو پێناوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووبارە خوێنی بەخشیوە هەم بۆ ئازادکردنی کەرکووک و هەم بۆ پاراستنی کەرکووک لە سەردەمی شەڕی دژی تیرۆرە. هەروەها لە ڕووی پتەوکردنی نوێنەرایەتیەوە بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد زۆر زەڕورە لەبەر ئەوەی طبعاً هەتاکو ژمارەی پەرلەمانتارانی کورد لە بەغا زیاتر بێت باڵانسی هێز بەلای کووردە ئەشکێتەوە بۆ یەکلایکردنی ئەو پرسانی کە لە دەسەڵاتی پەرلەمانیە تەشریعیە یەکلایی ئەکرێتەوە و هەمیشە نوێنەرانی یەکێتی لە بەغا نوێنەرایەنێک بوون کە پەروەردە بیر و باوەڕی سیاسی بە بیر و باوەڕی نەتەوەیی خاوەن ئەزمون. ئەمە ڕۆڵی هەبووە لەوەی کە بتوانرێ و بزانرێ چۆن بەرگری لە مافەکانی کورد بکرێ و ڕێگری لەو مەترسیانە بکرێت کە ڕوبەڕووی مافە نەتەوەیی و نیشتیمانی و دیموکراسیەکانی و دەستوریەکانی کورد دەبێتەوە. بەڵێ کەواتە هەروەها لە ڕووی گۆڕینی دیمۆگرافیەوە بەڵێ فەرموو بەڵێ لە ڕووی دیموگرافیەوە خۆتان نەزانن بەردەوام هەوڵی گۆڕانکاری دیموگرافی دراوە لە کەرکووک و ناوچەدابڕاوەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بەر لە پرۆسی ئازادی و لە دوای پرۆسی ئازادی بە بەردەوام و بە بەرنامە کاری لەسەر ڕوبەڕووکردنەوەی ئەم پرۆسی گۆڕینی دیموگرافی و بە عەرەبکردنی ناوچەی کەرکووک و ناوچەتە کوردستانەکانی تری دەرەوەی ئیداری هەرێم بووە و لەو پێناوەشە بە فعلی هەم لە پەرلەمان و هەم لە سەرۆکایەتی کۆمار هەمووە لە ناو حکوومەتە توانیوێتی چەندین پیلانی کە بۆ
شۆڤێنی کە بۆ گۆڕینی دموگرافی کەرکووک ناو چتابڕاوەکان داڕژاوە پوچەڵ بکاتەوە. هەروەها لە ڕووی جێبەجێکردنی دەستورەوە بوونی هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زەڕوڕە. پێشتر باسی ئەومان کردوتمان یەکێتی نیشتیمانی کوردستان داکوکار و پارێزەری مافەنەتەوەیەکانی خەڵکی کوردستانە، مافە نیشتیمانەکانی خەڵکی کوردستانە، کۆمەڵێک مادەی گرنگ هەن لە دەستورە کە بەهێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان توانراوە ئەو مادانە یەکەم بە زوندویبی هەڵدرێنەوە، دووەم کاری مەیدانی بۆ بکرێ بۆ جێبەجێکردنی و بۆ بڕینی هەنگاوەکانی مەریوان کاتە لە سۆنگەی قسەکانی تۆ نیشتیمانی کوردستان پارێزەری مافەنەتەوەی و کولتوریەکانی بەڵێ کاک مەریوان لە سۆنگەی قسەکانی تۆ کەواتە لە ڕووی پاراستنی مافەنەتەوەیی و بەڵێ فەرموو بەڵێ لە سۆنگەی قسەکانی تۆ کاتە بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا چەند گرنگە بۆ کەرکووک، بۆ هەرێمی کوردستان، بۆ ناوچە جێناوەکەکان یاخود بەواتایشتر بەشداریکردنی هاوڵاتیان بۆ ئەوەی دەنگی زیاتر بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆ هەڵبژاردن لە هەموو کاتێک لە هەموو شوێنێک زۆر گرنگە لەبەرەوەی 4 ساڵ جارێک هەموو هاوڵاتیەک بەشداری سیاسیەکە و بەشدارە بێ لە بڕیاری سیاسیا و ڕەنگڕێژ و با بڵێن واجهە و سیمای حکومڕانی 4 ساڵدا ئەڕێژێتەوە. ئەگەر لە هەموو دنیادا بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدان ماف بێ، ئەوە بۆ کەرکووچەکان و بۆ خەڵکی ناوچەدابڕاوەکان ئەرکە. لەبەرەوەی ڕاستە ئێمە ئێستا قۆناغی خەباتی ڕەنگە چەکداریمان تێپەڕاندبێ، ئێستا لە قۆناغی خەباتی دیموکراسی و پەرلەمانی یابین. ئەم خەباتە نەک هیچی کەمترنیە لە خەباتی چەکداری، بەڵکو یەکێکە لە قۆناغا هەرە گرنگەکانی خەبات. ئێمە ئەگەر سەدان ساڵە نیارەکانی ئێمە نەیانتوانیوە بە زەبری هێز بە زەبری چەک بزاڵ بن بەسەر ئیرادی ئێمە و ئیرادی ئێمە تێک بشکێنن، ئەوە گوناحێکی گەورە ئەکەین و غەدرێکی گەورە ئەکەین لە خۆمان ئەگەر لە خەباتی دیموکراسی و پەرلەمانیە ئێمە لەو مەیدانەیە بدۆڕین. بۆیە ئێمە هێشتا بەپێی دەستور چارەنووسی ناوچەدابڕاوەکان یەکلایی نەکراوەتەوە، مافەکانمان هێشتا لەو سنوورانە دەڵەمەن، هێشتا نەمانتوانیوە تەواوی ئامانجەکانمان بەدی بهێنین و ئەمە پێویستی بە وجود و بەشداریەکی گەورەی کورد هەیە لە هەڵبژاردن لەم خەباتە دیموکراسی و پەرلەمانیەدا. بۆیە پێویستە لە کەرکووک و دە پارێزگاکانی تری ناوچەدابڕاوەکان زۆرترین ژمارەی کورسی پەرلەمانی هی ئێمە بێ. ئەمە ئیسپاتی دوو شتەکە، یەکەم لە ڕووی دیموگرافیەوە ئەیسەلمێنێ کە هێشتا زۆرینەی خەڵکی ئەم ناوچانە کوردن و ئەمە دەلالەتی ئەوەیە کە خاکی باو باپیرانی خۆمانە و بەڕاستی ئەشتوانین لەو ڕۆوە ئێمە نوێنەرایەتی ڕاستەقینی ئەو سنوورە بکەین، ناوچەدابڕاوەکان بکەین کە هیچ کەسێک نەتوانێ بە زمانی ژمارە ئیرادەی خۆی بەسەر کەرکووک و ناوچەدابڕاوەکانە فەرز بکات. باشە کاک مەریوان، بە گشتی و بە خۆتان نزانن و هەروەها پیلانی بەردەوام هەبووە. کاک مەریوان بە شێوەیەکی سەرەکی بە شێوەیەکی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خزمەتکردنی خۆیان بەردەوام لەو شارە خزمەتی کردووە. هەر کاتێک لایەنێکی سیاسی یاخود دەسەڵاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە لە کەرکووکدا گۆڕانکاری بەرچاو دیار بووە، وەکوی ئێستا هەیە و کە دەبین لە دوایەوەی کە پارێزگاری نوێی کەرکووک لە کەرکووک کارەکانی دەکات و چەندین پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بۆ شارە دەکات. تا چەند ئەمە سەلمێنەری ئەو ڕاستەی بۆ خەڵکی کەرکووک بە تایبەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە تەنها دەتوانێت خزمەت بە کەرکووک کات چ لە ناوخۆی کەرکووک خۆی و لە هەرێمی کوردستان و هەروە لە بەغدادا. تا چەند ئەمە سەلمێنەر بۆ خەڵکی کەرکووک؟ نزیکترین نمونە کە لە سەردەمی شەڕی داعش و سەرهەڵدانی داعشا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، بە خێرایی درکی بەوە کرد کە کەرکووک لە بەردەمی مەترسیی گەورەیە، بە زووی فریاکەوت و کەرکووکی لە مەترسی کەوتن دەست داعش ڕزگار کرد. بۆیە هەیمەنەی خۆی بەسەر کەرکووک و ناوچەدابڕاوەکانە سەپاند. ئەمە لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی ئیداری و لە ڕووی مافە مەدەنی و دیموکراسیەکانمان و لە ڕووی مافە دەستوریەکانمانەوە. ئەگەر تەماشا بکەی لە ماوەی 7 ساڵی ڕابردووە پارێزگارێکی بە وەکالەتی سەپێنرا و هەبوو لە کەرکووک، هیچ نەما نەیکا سەبارەت بە پێشێلکردنی
مافە مەدەنی و دیموکراسی و کارژێڕەکانی خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕاوەکان لە خەڵک ینی جیاوازیەکی نەتەوەیی و بە عەقڵەتێکی شۆڤێنی ئیداری ئەم شارە ئەدرا ناوچە کوردیەکان بێبەشکران لە خزمەتگوزاری هەوڵی زۆر ئەدرا دەستدرێژی بکرێتە سەر زمانی کوردی لە ڕووی قەزائیەوە هەندێک جار مافی هاوڵاتیانی کورد لە کەرکووک و ناوچەبڕاوەکان پێشێ لەکران لە ماوەیەکی کورتی یەک ساڵەدا جیاوازیی گەورە بەدی کرا لە نێوان ئەوەی ئیداری شارەکە بەدەستی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بێ چ گرنگیەکی هەیەەوە بەدەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردەوە نەبێ چ مەترسیەکی هەیە ینی لە ماوەی یەک ساڵی کارکردنی پارێزگارەکەی ئێمەیە بە کەمترین بودجە کە مێژووی کەرکووک بەخۆیەوە نەبینیوە بە کەمترین بودجە توانی بێتی گۆڕانکاریی گەورە لە شارەکە بکە کە هەموو نەتەوەکانی ئەم شارە بە هەموو پێکاتەکانیەوە بە هەموو مەزاهبەکانیەوە بە هەموو ئاینەکان و شایەتی بۆ ئەوادەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگارەکەی توانی ویانە سەقامگیری لە شارەکە پارێزن جیاوازی و تەفرەقەی نەتەوەیی کەم بکەنەوە خزمەتگوزاری بگێنە هەموو شوێنێکی کەرکووک پاکوتەمیزی کەرکووک ڕابگیرێ سیمای شارستانی بگەڕێتەوە بۆ کەرکووک سیمایەکی مەدەنیانە بگەڕێتەوە بۆ کەرکووک کاکە کەرکووک جاران لە شار ناچوو ئێستا وردە وردە ئێمە لە سایی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگارەکەیەوە وردە وردە توانیمانە سیمای شار بجێڕینەوە بۆ کەرکووک بۆیە خەڵکی کەرکووک خەڵکی کوردی ڕەسەنی کەرکووک و بە ویژدان ئەو جیاوازیانە زۆر باش بەدیەکەن ئەزانن چەند گرنگە دێچێتی بەهێز بێ لە کەرکووک ئیدارە بەدەستێکێتیەوە بێ ئەزانن مافەکانیان مافە دەستوریەکانیان مافە مەدەنیەکانیان چەند پارێزراوە بێت چەند هاناسی ئازادی لەم شارەیە زیاتر فراهەمە بێت. بەڵێ کاک مەریوان هەنێ جار ئەوترێت کاک مەریوان هەنێ جار ئەوترێت بە پێی شایستەی هەڵبژاردن کاک مەریوان ببوورە هەنێ جار ئەوترێت بە پێی شایستەی هەڵبژاردن بێ ژمارەی کورسیەکانی کورد ناگاتە ئاستی ژمارەی کورسەکانی پێکاتەیشی ئەو سونە کەواتە تا چەند گرنگە کورد بە شێوەیەکی فراوان بەشداری لەم هەڵبژاردنەیە بکات و بە دیاریکراوی دەنگ بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بدات. بێگومان کەرکووک و ناوچەدابڕاوەکان ئەتوانن کاریگەوری گەورەیان هەبێ لە زیادکردنی ژماری کورسی کورد لە پەرلەمان ژماری کورسی کورد لە پەرلەمان هەتا زیاد بێت باشترە چونکە زۆر پرس هەیە زۆر پرۆژە یاسا هەیە لە پەرلەمانی عێراقا بە زۆرینەی پەرلەمانی و بە زۆرینەی دەنگی پەرلەمانتارانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکلایی ئەکرێتەوە بۆ ئەمە ئێمە پێویستمان تا ژماری کورد لە پەرلەمان زیاد بێت باشترە و بەپێی ئەم قانونەی کە ئێستا جێبەجێ ئەکرێت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە عێراقا و دیاریکردنی پەرلەمانتارانی عێراق بەپێی ئەم قانونە ئێمە ناتوانین لە کوردستان ژماری کورسەکانی کورد زیاد بکەین چونکە ڕکابەریەکە هەر لە نێوان کورد و کوردایەوە ژمارەکە دیاری کراوە بەڵام ئەوەی ئەتوانێت ژماری کورسی پەرلەمانی لە عێراقا بۆ کورد زیاد بکات کەرکووک و ناوچەدابڕاوەکانن لەبەرەوەی هەتا کورد لێرە کورسیە زیاد بکات کورسێکی لایەنی بەرامبەر لێرە کەمە لەم ناوچانە کەمەکات بۆیە هەرچەند ڕێژەی بەشداریکردنی کورد لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا زیاتر ببێت کورسی کورد زیاد دەبێت و هێزی کورد زیاد دەبێت و پیلانی شۆڤێنی نارانی کورد دەرحەق بە کورد لاوااستە دەبێت و ڕۆژ لە دوای ڕۆژ هەستی نەتەوەیی و نیشتیمانی و هۆشیاری سیاسی و هۆشیاری دیموکراسی تاچی کورد لە کەرکووک و ناوچەدابڕاوەکان زیاتر هەڵەکشێ و بەرەو پێشەوە ئەچێ ژماری بەشداریکردنی خەڵک زیاتر کاکمەریوان ئەو سیاسەتە ژیرانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی لە کەرکووک تا چەند گرنگە کەمە نەتاوایەکان و هەروە خەڵکی کەرکووک بەگشتی کار بکەن بۆ ئەوەی یاخود هەوڵ بدەن بۆ ئەوەی کە ئەوەی ئێستا هەیە لە کەرکووک و ئەو ئارامی و سەقامگیریە لە کەرکووک زیاتر بکرێ ئەویش بەوەی کە یەکێتی زیاتر بەهێزتر بکرێ لە بەغداد. هەموو خەڵکی کەرکووک ئەزانن کاتێک یەکێتی لە دەسەڵاتە نەبوو لە ئیداری پارێزگای کەرکووکە لە ئیداری خۆجێیە پیلانە نەتەوەی با بڵێن ناوچەیەکان و هەرێمایەتەکان
چەند کاریگەری هەبوو لە تێکدانی سەقامگیری کەرکووک و نانەوەی دووبەرەکی لە بینی نەتەوە و پێکهاتەکانی کەرکووکە، بەڵام بوونی یەکێتی و بوونی ئیدارە لە دەستی یەکێتی توانی چۆن شکست بەم پیلانە هەرێمایەتیانە بهێنێ، پینانە شۆڤێنیانە بهێنێ. و ئێمە هەمیشە ئەو وانەیە بە هاونیشتیمانیانی تر لە پێکاتەکانی تر توانیمان ئەمجارە بیدەینەوە، بیریان بخینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبەکەی مامزەلالە، مامزەلال دید و ڕۆیایی وا بووە کە ئەبێت کەرکووک و ناوستابڕاوەکان بۆ خەڵکە ڕاستەنەکەی خۆی بێ بە هەموو پێکاتەکانیەوە. لەو پێناوەیە ئێمە ڕێزمان لە هەموو پێکهاتەکان کردووە و توانیمانە چاکیان لەگەڵا بکەین و دەستی یارمەتیمان بۆ دوورێش کردوون بۆ نەتەوەی ڕەسەنەکانی کەرکووک لە تورکمان، لە عەرەب، لە کلدۆ ئاشووریەکان، لە هەموو پێکاتەکان. بۆیە ئەوانیش تێئەگەن بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە لە ئیدارەیە لە دەسەڵاتە چەند گرنگە بۆ نزیکایەتی پێکاتەکان و بۆ سەقامگیری کەرکووک و ناوچەداڕاوەکان. کەواتە کاک مەریوان، وەک ئەندامێکی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق چ پەیامێک تێ بۆ سەرخستنی پرۆسەی هەڵبژاردن لە کەرکووک و ناوچە جێناوکەکان و دەنگدان بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان؟ طبعا هەر تاکێک کە ئەچێتە سەر سنووقی دەنگدان بێگومان کۆمەڵێک پێوەری هەیە بۆ دەنگدان. ئێمە بەدەر لەو پێوەرە یاسایی و دیموکراسیانەی بۆ خەڵکی کەرکووک کە ئەبێ بیر بکاتەوە لەی پێوەرێکی تریش هەیە، پێوەری نەتەوەییە، ئەبێ هانی بدا بۆ ئەوی کە بچێتە سەر سنووق و دەنگ بدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستی ژمارە 222. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو خەڵک شایەدی بۆ ئەدەن کە لە هەموو ئاستەکانە پارێزەری ڕاستەقینەی مافی کورد و کەرکووچەکان بووە و هیچ کات و لە هیچ قۆناغ و لە هیچ سێکتەرێکە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتی لەم خەڵکە نەکردووەوە بۆ خۆی بە خاوەنی ئەم ناوچەیە و خەڵکی ئەم ناوچەیە کردووە و توانیوێتی بەدید و ڕۆیەیەکی سیاسیانەی نەتەوەییانی نیشتیمانیانە بەرگری لە تەواوی مافەکانی خەڵکی کورد و ناوچەدابڕاوەکان بکات. لەبەرەوە دووباری ئەکەمەوە ئێمە هێشتان چارەنووسی کەرکووک بەپێی دەستور یەکلایی نەبووتەوە. خۆتان نەزانن مادەی 140 دەستوری گرنگی چارەنووسی ئێمەیە لەم ناوچەیە چەند بە ڕوبەڕووی پیلانی شۆڤێنیانە بۆتەوە بۆی کە جێبەجێ نەکرێت. چەند نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو خولە پەرلەمانەکانە جەخت و پێداگیریان کردوانیان هێشتووە ئەو مادەیە بکوژرێ بمرێنرێ و ئەمانە ببێتە داینەمۆی بیرکردنەوە و هاندانی خەڵکی کەرکووک بستە سەر سنووقەکانی دەنگدان دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن لیستی ژمارە 222 چونکە ئەمە لیستی با بڵێن حەقیقی بەرگریکاری مافە نەتەوەیەکانمانە، مافە نیشتیمانیەکانمانە، مافە دیموکراسیەکانمانە، مافە نەتەوەیەکانمانەوە لە سایەی هێزی ئەم لیستەوە سەقامگیری لە عێراق و لە کوردستان و لە ناوچەدابڕاوەکان بەدیدێ. بۆیە تەمەنا ئەکەم ڕۆژی 11 هەموو خەڵکی کەرکووک بچنە سەر سنووقەکانی دەنگدان، کەس دوودڵیەکی نەمێنێ بەبێت تەڕەددود و دوودڵی دەنگ بدەن بە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم لیستە سەر بخەن. دەستخۆش. سپاس بۆ مەریوان نادر ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی عێراق کە ڕاستەوخۆ لا کەرکووکۆ لەگەڵمان بوو.